ڤاکسینە پەسەندکراوەکانی کۆرۆنا چین؟ کامیان باشترینە؟ لە ئێستادا چەندین ڤاکسینی کۆڤید-19 لەژێر تاقیکردنەوەی پزیشکیدان. FDA ناوەندی ڕێپێدانی خواردن و دەرمانی ئەمریکی بەردەوامە لە چاوپێخشاندن بە بەرەنجامی ئەو تاقیکردنەوانە پێش پەسەندکردن و ڕێپێدانی ڤاکسینەکانی کۆڤید-19 بۆ بەکارهێنان. بەڵام چونکە ڤاکسینی کۆڤید-19 پێویستە بەپەلە بەکاربهێنرێت، ڕێپێدانیش لەلایەن ناوەندی ڕێپێدانی خواردن و دەرمانی ئەمریکی بۆ ڤاکسین لەوانەیە چەند مانگێک یان چەند ساڵێک بخایەنێ. لە سەرەتادا ڕێگەیاندا بە بەکارهێنانی بەپەلەی ڤاکسینی کۆڤید-19 بە زانیاریەکی کەمترەوە لەوەی ئاسایی داواکراوە. زانیاریەکان پێویستە ئەوە نیشان بدەن کە ڤاکسینەکان سەلامەتن و کاریگەرن پێشەوەی ناوەندی ڕێپێدانی خواردن و دەرمانی ئەمریکی بتوانێت ڕێگەپێدان و پەسەندکردنی بەپەلەی پێ بدات. ئەو ڤاکسینانەی کە پەسەندکردن و ڕێپێدانی بەپەلان هەیە لەمانە پێکدێن: ڤاکسینی فایزەر بایۆنتێک کۆڤید-19. ناوەندی FDA ڤاکسینی فایزەری پەسەند کردووە کە تا ئێستا پێی دەوترێت کۆمانتی بۆ ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆڤید-19 لە کەسانی 16 ساڵ و زیاتر. ناوەندی ڕێپێدانی خواردن و دەرمانی ئەمریکی ڤاکسینی فایزەری پەسەند کرد دوای دۆزینەوەی ئەوەی ڤاکسینەکە سەلامەت و کاریگەرە. ڤاکسینی فایزەر ڕێژەی سایانە و یەک کاریگەرە لە ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆڤید-19 لەگەڵ نیشانەکانی لە کەسانی 16 ساڵ و زیاتر. ڤاکسینەکە هێشتا لەژێر ڕێگەپێدانی بەپەلەیە بۆ منداڵانی تەمەن 12 بۆ 15 ساڵ. هەروە ڤاکسینەکە لە سایەسە کاریگەرە بۆ ڕێگری لە ڤایرۆسی کۆڤید-19 لە منداڵانی تەمەن 12 تا 15 ساڵ. ئەمە پێویستی بە دوو کتان هەیە کە 21 ڕۆژ لە نێوانیان بێت. ژەمی دووەم دەتوانرێت تاوەکو 6 هەفتە دوای ژەمی یەکەم ئەگەر پێویست بوو. ڤاکسینی مۆدێرنا کۆڤید-19. ڤاکسینی مۆدێرنا بە ڕێژەی سایانە و 4 کاریگەرە بۆ ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆڤید-19 نیشاندەر. ئەم ڤاکسینە ڕێگەپێدراوە بۆ کەسانی 18 ساڵ و زیاتر. پێویستی بە دوو کتاو هەیە کە 28 ڕۆژ لە نێوانیان بێت. دەتوانرێت ژەمی دووەم تاوەکو دوای 6 هەفتە لە یەکەم ژەمەوە بدرێت ئەگەر پێویست بوو. ڤاکسینی جۆنسن جۆنسۆن کۆڤید-19. لە تاقیکردنەوەکاندا پزیشکەکان لە سایە 66 کاریگەر بۆ لە ڕێگری ڤایرۆسی کۆرۆنای نیشاندەر دوای 14 ڕۆژ لە بەکارهێنانی ڤاکسینەکە. هەروەها ڤاکسینەکە لە سایە 85 کاریگەر بۆ لە ڕێگریکردن لە نەخۆشی توند بە ڤایرۆسی کۆڤید-19 لە دوای لانی کەم لە 28 ڕۆژ لە ڤاکسینکردنەکە. ڤاکسینەکە ڕێگەی پێتراوە بۆ بەکارهێنان بۆ کەسانی 18 ساڵ و بەتەمەنتر. پێویستە تەنها بە یەک جار کوتان هەیە. ناوەندی ڕێپێدانی خواردن و دەرمان FDA و ناوەندی کۆنتڕۆڵ و قەدەغەکردنی دەرمان CDC ئامۆژگاری بەردەوامبوونی بەکارهێنانی ڤاکسینەکە دەدەن لە ئەمریکا، چونکە سوودەکانی زیاترە لە مەترسیەکانی. ئەگەر تۆ ڤاکسینەکەت وەرگرت بێت دەبێ ئاگاداری مەترسی و نیشانە شیاوەکانی کێشەی خوێنمەین بیت. هەردوو جۆری ڤاکسینی فایزەر و مۆدێرنا ناوکەتشی نێردراوی mRNA بەکاردەهێنرێت. ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ڕووی پێکاتەیەکی دەنووکی هەیە ناوی لێنراو S پرۆتین. ئەم کوتاوانە زانیاری تاوە بەخانەکە دەدەن دەربارەی چۆنیەتی دروستکردنی جۆرێکی بێزیان و سوود بەخش ئەو جۆرە پرۆتینە کە لەسەر ڕووی ڤایرۆسی کۆرۆنا هەیە. دوای وەرگرتنی کوتاو خانەکانت دەست دەکەن بە دروستکردنی ئەو جۆرە پرۆتینە. هەروەها لەسەر ڕووی خانەکان دەری دەخەن سیستەمی بەرگری لەشیش دەیناسنەوە و بەرگری تایبەت و هەروەها دژەتەنی بۆ دروست دەکەن. کوتاوی جۆری جۆنسن جۆنسۆن پێی دەوترێت گوێزەرەوە. بەمانەی ئەوەی لەم جۆرە کوتاوانەدا مادەی ڤایرۆس دەخرێتە لە شەو و یاخود ڤایرۆسەکە بە زیندوی بەڵام لاوەز کراوە بەکارهێنرێت. ئەمە شوا دەکات لە کاتی چوونە لەشدا زانیاری تاو دەربارەی چۆنیەتی دروستکردنی S پرۆتین بە خانەکان ببەخشرێت تاوەکو بەرگری بۆ دروست بکات تاوەکو لە کاتی توشبووندا دژی نەخۆشیەکە بوەستێتەوە. ئەم جۆرە ڤاکسینە کوتاو هەرچەندە بەشێکی ڤایرۆسەکە یاخود ڤایرۆسەکە بە لاوەزکراوی بەکارهێنرێت لەگەڵەوەشدا تووشی نەخۆشیەکت ناکە. لەگەڵەوەشدا ئەم ڤاکسینە کە دەچنە لە شەو نابنە بەشێک لە DNA.